هەر کاڵایەک لە کاتی هاوردەکردنی لە سنوورەکانی هەرێمەوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە گومرگ دەکرێت، بەڵام ڕێگنەکەوتنی هەرێم و بەغدا لەسەر داهەتە گومرگیەکان و پابەند نەبوونی هەرێم بە یاسای داهەتی خاڵە سنووریەکان حکوومەتی ناوەندی ناچار کردووە لە نێوان هەرێم و پارێزگاکانی دیکەی عێراق جارێکی تر ئەو کاڵایانە گومرگ بکاتەوە کە بۆ پارێزگاکانی خوار و ناوەڕاستی عێراق دەچن. بەپێی وتەی وتەبێژی ژووری بازرگانی سلێمانیش گەرچی ئەوە دۆسیەکی سیاسیە بەڵام زیانێکی زۆری بە بازرگانە کوردەکان گەیاندووە. بەڵێ ئەوە تقریبا 3 ساڵە بێت بەڕاستی و گومرگەدانراوە لەو مەنتەقەی سەفراوە ئەمانە ژووک و ژووری بازرگانی هەرچی لە توانامانە بۆ لە هەموو کۆبوونەوەکانە چ لە هەرێمی کوردستان چ لەگەڵ بەغایە لە هەموو کەناڵەکانەوانی محاولەمان کردو کە و گیر و گرفتە بۆ بازرگانان ڕێک بخەین. تەبەن ئەو گیر و گرفتە یعنی یەکێکە لە گیر و گرفتەکانی کە لە پشتەوەی بەڕاستی گیر و گرفتی سیاسی هەیە، تەبەن ئەو کە لە سەلاحەتی ژووری بازرگانی دەرەچێت، بەڵام ئەوی لەسەر ژووری بازرگانی ببێت بە تەواوەتی پێداگیری گرتووە لەسەرکە و گومرگە نێمێنێت چکە بەڕاستی ماڵوێرەکاریکی تەواوە هەم بۆ بازرگانەکان و هەم بۆ ئابووری هەرێم. لە دوای پلانەکەی ئەندازیاری ئاوەدانی بە ناوی ئابووری سربەخۆ و پابەند نەبوونی دوولایەنە بە دەستوورەوە چەندین بازگەی گومرگی نایاسایی لە نێوان هەرێم و بەغدا دانران کە هەر لایەکیان بەپێی ویست و ئارەزووی خۆی ڕێژەی گومرگی لەسەر کاڵەکان دیاری دەکات. تەنانەت لە دوای سەرەڵدانی داعش و کۆتایی هاتنیشی سنوورەکانی نێوانی هەرێم و بەغدا بووبوونە شوێنی سەرانە وەرگرتن لە بار هەڵگرەکان لەلایەن خەڵکانێکی چەکداری نزیک لە حیزبە دەسەڵاتدارەکان کە حکوومەتیش بێدەنگی هەڵبژارد بوو. بەپێی قانونی قانونێکماندانا و قانونی داهاتی خاڵە سنووریەکان بەپێی ئەم قانونە بەشێکی زۆر لەم داهاتە بۆ پارێزگاکان دەبێ بەشەکەی ترشی دەگەڕێتەوە بۆ حکوومەتی ناوەندی، بەڵام ئەمە پێویستی بە ڕێکەوتن هەیە. حکوومەت هەرێمی کوردستان کەمتر خەمە لە ئەنجامدانی ئەم ڕێکەوتنە دەوێ و ڕێکەوتنە نەکرێ بۆی سەتاسەتی داهاتەکان بۆ خۆی بەرێ، بەڵام ئەمە بێدەستەڵاتی حکوومەتی ناوەندیە کاتێ ناتوانین کێشەکانی لەگەر حکوومەت هەرێمی کوردستان چارەسەر بکە، کێشە لەگەڵ هاوڵاتیان دروست دەکات. خاڵی گومرجی لە نێو خۆی عێراقدا دەنێ کە مەفروضە ئەم خاڵە گومرجانە لەسەر سنوورەکانی عێراقدا بندرێ. بەپێی یاسای گومرگی داهاتی خاڵە سنووریەکان پێویستە ئەو داهاتی لە خاڵە سنوورەکانەوە کۆ دەکرێتەوە، بەشێکی بۆ ئەو پارێزگایە سەرف بکرێت کە خاڵە سنووریەکەی تێدایە و بەشەکەی دیکەشی ڕادەستی حکوومەتی ناوەندی بکرێتەوە. بەڵام بەهۆی پابەند نەبوونی حکوومەتی هەرێم بەو یاسایە و نەگەڕانەوەی داهاتەکان بۆ حکوومەتی ناوەندی تەمەنی گومرگە نایاساییەکانی حکوومەتی ناوەندی لە نێوان هەرێم و بەغدا درێژ کراوەتەوە کە زیانی گەورەی تەنها بۆ بازرگانە کوردەکانە و قازانجەکەشی بۆ حکوومەتی ناوەند و هەرێمە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.